دیارە شاندێکی پەرلەمانی کوردستانی لە لیژنەی كشتوكاڵ کە پێکهاتووین لە بەندە و هەروەها کاک عەبدوستار و کاک حاجی سەفین کاک جنان دیارە سەردانی بەغدامان کردووە بە ئامانجی ئەوەی کە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کۆ ببینەوە وەک ئەوەی ئەمشۆ لەگەڵ وەزیری كشتوكاڵ کۆ بووینەوانێ بۆ بە دواداچوونی ئەو کێشە و گیر و گرفتەی جوتیاران براجوتیاران کە هەیەە بە تایبەتیش ئەو کێشەیەی کەوا ئێستاکانە بڵین 570 ملیار دیناری پارەی گەنمی جوتیارانی 2014 16 کە تا ئێستاکانە ماوە ئەم پارەیە دیارە کە ئێمە لەگەڵ وەزیری كشتوكاڵ باسمان کرد و ئانە ئەو کتی من لە لای ئێمەوە ئەوە کۆتایی بهاتووە ئێمە وەک وەزارەت ئەو گەنمەمان وەرگرتووە بەڵێ گەنمەکە حەقیقەتەوە پارەکەی لە وەزارەتی دارایی و لە وەزارەتی بازرگانیە و هەروەها لە دوای ئەوەش دیارە ئەو کێشانەی کەوا لە چەند ڕۆژی ڕابردوو و لە چەند ساڵی ڕابردوو و لە چەند مانجی ڕابردوو لە کەرکووکدا ڕۆژانە دووبارە ئەبنەوانێ ئەو عەرەبە تەعریبچیانەی کەوا هێرشی ناڕەوا دەکەنە سەر گوندەکان سەر براجوتیارەکانمان لەو ناوچانە ئێمە دیارە ئەو بابەتەشمان لەگەڵ وەزیری كشتوكاڵ و لەگەڵ وەزیرە پەیوەندیدارەکانی تریش باز ئەەکەین کە ناوێت چیدی غەدر لە براجوتیارەکان بکرێت لەو ناوچانە کە هێرشی ناڕەوا دەکرێتە سەریان بۆ نمونە لە پەڵکانە دوێنێ پێرە هێرشیان کردو سێ خانوویان سووتاندۆ ئیبرا کوردەکانی ئێمە کە تا ئێشاش توانم بڵێم لە بەرامبەر یەکترین دەبێت ئەم کێشە چارەسەر بکرێت و ئەوانە ئەو کێشانەی کە باسمان کرد بە تایبەتیش ئەو ڕێژە گەنمەی کە دانراوە بۆ جوتیاران کە خۆی لە 390,000 تەندا دەبینێتەوە کەەوە ڕێژەیەکی زۆر کەمە ئێمە داوا دەکەین ئەو ڕێژێش زیاد بکرێت کە لەگەڵ وەزیری كشتوكاڵ باسمان کرد و لەگەڵ وەزیری بازرگانیش جارێک کە تەچید ئەەکەینەوانێ کە ئەوە حەقێکی خۆمانە